ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆتایی بە خولینەوەکانی پێغەمبەر هێنا کە لە خولەکەدا زیاتر لە 200 قوتابیان بە پەروەردەیەکی تەندروست پێشکەش بە کۆمەلگا کرد کە دەتوانرێت لە داهاتوودا خزمەت بە دین و ژینیان بکەن. وانەکانی ئەمە زۆر چواروانە بوو بیر و باوەڕی ئیسلامی ئاکارەکان قورئانی پیرۆزیش بەڵام هەر لەگەڵ ئەوانانەی کە ئێمە هەمان بوو مامۆستایەکان بەردەوام حاضڕیان بۆ قوتابیەکانە بوو قسەی دیکەشیان بۆ دەکردن و کار و چالاکی پرۆژەیانە بوو. یەکێک لەو پرۆژانە کتێبی خوێندنەوە بوو کە تەقدیمان کرد بوو لەناو قوتابیەکان هەفتانە کتێبیان دەخوێندەوە و راپۆرتی کتێبەکانیشمان وەردەگرتەوە. زۆر سپاس مامۆستایەکان دەکەم فێری قورئانیان کردی، فێرە ڕەوشتی باش بووی، فێرە نوێژیان کردی. سپاس مامۆستایان دەکەم کە قورئانیان فێر کرد و ئاداب و ڕەوشتی جوان. زۆر سپاسی مامۆستایەکان دەکەم زۆر فێری ئاداب و ڕەوشتی باشیان کردیمە. دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم و لەو خولەدا فێری زۆر شتبوومە و ئادابەکان و قورئانی پیرۆز و ژیاننامەی پێغەمبەر. لەو خولەدا فێری زۆر شت بوومەوە ئەوە هیوادارم ساڵێکتر بەردەوام بووم لەگەڵ ئەو خولەدا. زۆر شتی بەمانە فێر بووین لەم خولە زۆر باش بوو، زۆر تەسیریمان کرد و زۆر سپاسی مامۆستای خۆشەویستەکانمان دەکەم. زۆر سپاس مامۆستایەکان دەکەم کەوا فێری زۆر شتمە لێیان وەکو قورئانی پیرۆز، بیر و باوەڕ، ڕەوشتەکان. بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە هاوکاری مامۆستایان و بەشداری ڕێژەیەکی زۆری قوتابیان خولەکە بەسەرکەوتووی تێبپەڕێنین و ئامانجی خولەکەشمان کە پەروەردەیەکی تەندروست بوو بیپێچین. هەڵساوین بە ئەنجامداری خولی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خولەکەمان لە 2 مانگ پێکاتبوو. هەفتەی 3 ڕۆژ لە کچان و کوڕان زیاد لە 200 قوتابی بەشداری لەم خولەیدا کە ڕۆژانە 4 وانە دەخوێنرا و خواردن دەدرا قوتابیانی خۆشەویستمان و زیاد لە 12 مامۆستا وانەی تێدا دەگوتەوە ڕۆژانە مامۆستایانی پیا و ئافرەت و لەناو خولەکەمان دیارە گەشت بە قوتابیانمان دەکرا بۆ شوێنە گەشتیاریەکان بۆ شوێنە مێژوویەکان. ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماوەی 12 ساڵە لە ژێر ناوینەوەکانی پێغەمبەر نەوەکانی سەلاحەدین ئەیوبی بە پەروەردەیەکی موحەممەدی پەروەردە دەکەن کە ئەمە ژوای کردووە ساڵ بە ساڵ خواستی بەشداریکردن لەلایەن فێرخوازانەوە ڕوو لە زیادبوون بکات. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پشووی هاوینی ئەمساڵدا بە سەرجەم لە ناوەندەکانی ئەرکێکی گەورەی منداڵانی لەسەر شانی دایکان و باوکان کەم کردەوە ئەویش فێرکردنیان بوو بە قورئانی پیرۆز و ڕەوشت و ئاکاری بەرز لە کۆتایی سەرجەم خولەکانیشی بڕوانامە و خەڵاتیان بەسەردا دابەشکردن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.